لۆتو ئەف کیلۆیە نەوعیتەکەی نەوعی بزە باشترین نەوعی ماسیە درێژەکەی تقریبا 2 مەتر شتێک زیاترە ئێستا ئەوەرە هاوینێ چلۆ بە 1 وەرەقەش نییە دستانێ چلۆ بە 1 وەرەقەی نییە بەس لە وەختە هەیە بەهارە بە قورئان تەمەنی 10 سال زیاترەوە والله تقریبا ملیۆنی وەک دەدەچ بە قورئان ئەو نەوع بە زۆربەی کارەبایە تۆڕە بەدەوە بە تۆڕی گیرایەوە ئەو شە بە تۆڕیان گەربوو جەماعەتی نابێت بە قورئان لە مەنتیقەی دهۆشێ دێ سەدەی دهۆشێ دێ لە دۆرخان زۆرە ئەوە لە دەربەندیخان زۆرە بە تایبەتی لە مەنتیقەی سلێمانی زۆرەوە ئەو وەرزەی کە دێتم بەهاران وەختی زاوزەیە کە لە وەختی زاوزێ ماسی دەڕوا ئەو ماسی تەبعانی عێراق نییە برێ لە عێراق هی عێراق بی لە عێراق هاتبی ئەو ماسی لەوانەیە لە رووسیا هاتبی لە ئێران هاتبی لە وڵاتەشکە هاتیە هی عێراق نییە برێ ئەو ماسەی وڵاتی خۆمانە تشتیوان نییە ئەو ماسیە زۆر عەمەلی پێ دەکەین کارم ئەوە لەبەوەی ئەو هەموو وەختێک نییە زۆر گرانیشە بەس وتی هەولێر هەیە وتی هەولێر هەیە ئەمە تقریبا 30 سارە ماسی دەفرۆشی لە هەولێرێ ماسی مەنع نییە ئێستا لە مەنتیقەی سلێمانی مەنع ئاوی لێیە ئۆکاری ئاومان نییە کە ئاومان نییە ئەو ماسیە لە کرەمە مەنع نییە ئێستا لە سلێمانی مەنع ئەو ماسیە بە تەلەفۆن نییە من کابرایە چین دوکانداری هەر شوێ بینی لێی دەکڕێت